دەزگای خێرخوازی بەخشین لە ماوەی 6 مانگدا 4 خانووی بە تەواوی کەلوپەلەکانی ناوماڵەوە بۆ 4 خانەوادەی منداڵی بێباوک لە قەزای شارەزوو دروست کرد و کلیلی خانووەکانیشیان ڕادەستی منداڵە بێباوکەکان کرد. بەرپرسی نووسینگەی بەخشین لە قەزای شارەزوور دەڵێ دوای گەڕانەوەمان لە ئەفریقا قزمەتەکانمان لە هەرێمی کوردستانیش درێژە پێدا و ڕاستەوخۆ ئەم 4 خانۆمان ڕادەستی خانەوادەکانیان کرد. دەزگای خێرخواسی بەخشین پێشەمانگێک لێرە دەستی کرد بە 4 خان و بە 4 خانەوادەی بێباوک لە سنوورەکە. خۆشبەختانە ئەوە ئێستا ئەمڕۆ تەسلیمیانەکەین و یاڕەبی بەخۆشی تیا دانیشت و خی گەورە پاداشی خێری خێرخوازان بداتەوە. بۆیە ئێمە دەستگای خێرخوازی بەخشین ئەوە نێ پرۆژەکانمان کاتی بێ، هەمیشە پرۆژەی تازە و بەردەوامین تا خێرخوازان هاوکارمان بێ ئێمەش بەردەوامین. ئیشەکانمان ئینشاءڵڵا هەوڵ دەدەین تەنها لەبەر خی گەورە بێت، هەتاوەکو خێرخوازانیش هاوکاری ئێمە بن، ئێمەش بتوانین دڵی چەند مسلمانێکی ئاوا خۆشکەن، دڵی چەند بێباوکێکی ئاوا خۆشکەن، بەڕاستی پرۆژەکان بەردەوام بێت. یەکێک لە سەرپەرشتیارانی خانەوادە شایستەکان کە لەلایەن دەستگای بەخشینەوە کلیلی ماڵە نوێیەکەی پێدرا دەڵێ ئەمە خەون بوو، پێشووتر لە خانوویەکی کرێدا بووین و بە سەختی ژیانمان گوزەراندووە. زۆر زۆر مەمنونیان، خوایە ببێ بە بەهەشتی بۆ خێرخوازانە، خوای گیان، خوای ڕستی بێوەیان بێ. زۆر زۆر مەمنون، بەخوا ئەمە بە خەویش نەمبینیوە، بە تەمای ئەمە نەبووم خەت زۆر زۆر لێ ڕازیم. یاڕەبی من چەنە رازم خوا سەوانە، مناڵەکانم چەنە لێ رازین، خوای گەورە سەوانە رازی بێ لێیان. زۆر زۆر شتی وا هەر نازانم، ئێستا هەر وام لێهاتووە هەپە سام قسەم بۆ ناکرێ. دەستگای خێرخوازی بەخشین جگە لە دروستکردنی خانوو دەیان پرۆژەی دیکەی لەم قەزایە جێبەجێ کردووە کە خۆی دەبینێتەوە لە دابەشکردنی موچە و کەلوپەل و پێداویستیەکانی ڕۆژانە بە تایبەت بۆ منداڵانی بێباوک. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.